هەردوو وڵاتی رووسیا و فنلەندا بە چەندین وەرچەرخانی مێژوویدا تێپەڕیون کە پڕ بووە لە پێکدادان و ململانەیە لە نێوان نەتەوە حکومەتەکانیان لەژێر ڕۆشنایی ئەو مێژوەدایە کە ئێستا فنلەندا دەیەوێت پاڵ بە ناتۆ بدات. فنلەندا کە سنوورێکی 1000 کیلۆمەتری لەگەڵ رووسیادا هەیە، یەکێک بوو لە وڵاتەکانی یەکێتی سۆڤیەت پێش ڕاگەیاندنی سەربەخۆیی لە ساڵی 1980. پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە بە چەندین قۆناغی پڕ کێشمەکێش تێپەڕیوە. فنلەندا لەوە ترساوە کە یەکێتی سۆڤیەت و هەروەها رووسیا زەویەکانی لەسەر حسابی فنلەندا فراوان بکات و رووسیاش نیگەران بووە لەوەی فنلەندا سنوورەکانی بەڕووی نازیەکاندا بۆ بە ئامانجگرتنی وڵاتەکەی بکاتەوە. جگەلەوەی رووسیا پێیوا بۆ فنلەندا بەشێکی مێژووی خاکەکەیەتی وەک چۆن ئێستاش هەمان تێڕوانینی بۆ ئۆکرانیا هەیە. ئەو نیگەرانی و ترسانەشیان بووە بەهۆی هەڵگیرسانی چەندین جەنگ لە نێوانیاندا بە تایبەتی جەنگی زستان و جەنگی سۆس کە نزیکەی 5 ملیۆن چەکدار لە میانی ئەو جەنگان و جەنگی دۆمی جیهانی لەو ناوچەیە گیانیان لەدەستداوە. ئەو جەنگانش کاتێ ڕوودەدەن کە سەرکردەی سەربازی سۆڤیەت جۆزێف ستالین داوا لە فنلەندیەکان دەکات دەستبەرداری نیوەی خاکەکەیان بن بۆ رووسیا کە وەڵامەکەی بەنەخێر وەرگرتەوە. لە تەواوی جەنگ و ململانێ سەربازیەکاندا فنلەندیەکان بەرگریەکی زۆریان بەرامبەر بە رووسیا نواندووە و ئامادە نەبوون بە ئاسانی خاکەکەیان ڕادەستی سوپای رووسیا بکەن. سەرەڕای بەرگریەکی بێوێنە لە جەنگە یەک لە دوای یەکەکانی سۆڤیەت و فنلەندا، فنلەندیەکان بە ئەنجام بەشێکی خاکەکان و بە تایبەتی ویلایەتی کارێلیا و چەندین ڕێڕەوی ئاوی و ناوچەی استراتیژیان بەرامبەر سۆڤیەت لەدەست داوە کە لە ئێستادا بەشێکی بە فنلەندا بەکرێدراوە. مێژووی پڕجەنگ و کێشمەکێشی رووسیا و فنلەندا و جەنگی سەر ئۆکرانیا هانی فنلەندای داوە کە بەرەو ڕووی ناتۆ بچێت. بە تایبەتی فنلەندا لە ئێستادا ترسی لە پەلهاوێشتنی سوپای رووسیا بۆ سەر خاکەکەی هەیە. رووسیاش تا ئاستی هەڕەشەکردن و بەکارهێنانی سەربازی نیگەرانە لە بە ئەندامبوونی فنلەندا لە ناتۆ، وەک چۆن هۆکاری سەرەکی لەشکرکێشی سەر ئۆکرانیاش پرسی ئەگەری بە ئەندامبوونی ئەو وڵاتە بووە لە هاوپەیمانی ناتۆ. فنلەنداش پێی وایە ئەندامبوونی لە ناتۆ ئاسایش بۆ وڵاتەکەی و نەتەوەکەی دەستەبەر دەکات، بە تایبەتی کە لە کاتی هەڵگیرسانی جەنگدا ئەندامانی ناتۆ باوبەشی بەرگری لە یەک دەکەن. رووسیاش دەمێکە ناتۆی بە دوژمن ناو بردووە و لەوەش تێدەگات جەنگ بەرامبەر بە هەر ئەندامێکی ناتۆ یەکسانە بە جەنگ بەرامبەر 30 وڵاتی زلهێزی سەربازی جیهان لە ناویاندا ئەمریکا.